بینەرەوە بیسەرێن کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتینە خزمەتا وێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکێکا دیش بەرنامەیە کوردی ئێک مرۆڤایەتی و ئێک چارەنویس ڕاستە هەرێکیشمە تایبەتمەندیên خۆ هەنە هەر گەل و نەتەوەکێژی ناسنامە و شۆناسێ خۆ هەیە هەر کۆمەڵگەیەکێژی پەیڕەوکار و ئاینزایەکێ تایبەت ئبخۆ هەیە بەڵام دەرئەنجام ئەم هەموو الێک بازنێ مرۆڤاتیەدا کۆم بین مفا و زیانên her êkilme kartêkirin heye elseriye beramber boye li elqa ev care li bernamê bi Kurdî dê tîşkê exîne ser evê mijarê ku êk mirovayetî û êk çarenivîs e digel zor berês mamoste Abdurrahman Sedîq zor bixêr bî mamoste hêja mamoste weke me amaje pê dayî ke nav û nîşanê vî babeteyê ra diyar e ke mirovatiyê bihayê xwe û senga xwe gelek giring heye et nava dînî jî da zor tikist û amaje hene sebaret vê çendê lewra me divêtin bizanîn ayînê îslama pîrûz çawa berêxwedan kiriye bû çemkê mirovatiyê û bû paşeroja evî mirovatiyê kop çi şêwaz e بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕووداوەکانی جیهان کە زۆر جار ئاماژەمان پێ کردووە ڕاستیەکی تاڵ دەسەلمێنن ئەو ڕاستیە بریتیە چ ئەو ڕاستیە تاڵە بڵێ کامەیە ئەویش بە ڕاستی ئەوەیە کە ینی چۆن ئەڵێ ئیسلام وەکو پەیامێک بۆ تەواوی مرۆڤایەتی و بەڕەچاوکردنی تایبەتمەندی نەتەوەکان و زمانەکان ئەو ڕەهەندەی لێون بووە یا خەریکە کاڵ بێتەوە کە ڕەهەندی ئینسانیە بەمانە ئەگەر ناوێکی لێ بنەی تقریبان ئەتوانی تا ڕادەیەک بڵێ ینی مسلمانان لە کۆی ئەم وڵاتانەی کە هەیە بە شێوازێک لە شێوازەکان ئەوە نین کە قورئان داوای کردووە ئەوە نین کە لە خەمی گشت مرۆڤایەتی دابن ئەوەش تەمەن هۆکاری هەیە کەواتە هەدەفە ئیسلامێ نە پێکایە کە قورئانە پیرۆز هەناردیەک و ببینە مرۆڤ دۆست ئەم قسەیەکی زۆر جوانە کەواتە لێرە گە تەماشای قورئانکەی ئەو قورئان بێن و تەماشایکە لە ماڵی زۆربەی زۆری خەڵکە هەیە تەماشاکەی ئەیکەیتەوە لە ڕووی مەکانی لە ڕووی شوێنەوە شوێنی سوورەتەکان کە دەیکەیتەوە سوورەتی فاتیحە لە ئەوڵە سوورەتی ناس لە کۆتاییە ئەمە هەر خۆی بۆ خۆی ئەم جۆرە تەرتیبە کە تەرتیبی مەکانیە و مەوزوعیە و پێغەمبەر درودی خوای لەسەر ئاوا بە شێوازی وحی ڕازی بۆ بەم شێوازە دابنرێ ئەمە تەرتیبە مەکانیەکەیەتی کە یەک ئاماژەیەکیمان دەداتێ فاتیحە ناس یعنی ئێمە کارمان کرانەوەیە بەڕووی هەموو خەڵکدا ینی ناس ینی هەموو بەشەریەت هەموو مرۆڤایەتی جا ئەمەی مەبەستم کە هێشتا بۆچوونێک هەیە لە ئەنجامی چەند شتێکە بێ ئاماژەی پێ بکەم کە ینی نەتەوەکان خەریکە لە ئەنجامی نەتەوە موسڵمانەکان لە ئەنجامی شکستەکانی خۆیان لە بیریان چۆتەوە ئاین ئیسلام وەکو پەیامێک بۆ هەموو مرۆڤایەتی بێ بەچی دیارە بەوەی کەم لە خەمی مرۆڤایەتیدان ئێساکە زیاتر ڕوونێکەمەوە ئەوە یەک ئەو لە ڕووی مەکانی بەس ئەوە وەرە بۆ ڕووی زەمانی هەمومان دەزانین لە ڕووی زەمانیەوە یەکەم سوورەتێک دابەزی بێ فاتیحە نەبووە سوورەتی عەلەقەواتە ئیقرا آخر سوورەتێکیش تەماشای قورئانەکەی لە ڕووی زەمانیەوە دابەزی بێ بریتە لە سوورەتی النەسر ئیذا جاء نصر الله والفتح کەواتە لە ڕووی زەمانیەوە یەکەم سوورەت ئیقرا آخر سوورەت ئیذا جاء نصر الله والفتح لە ڕووی مەکانی بەڵام ئێستاکە یەکەم فاتیحەیە دووەم ناسە ئەمی تر پێمان دەڵێ لە ڕووی مەکانی کە فاتیحە کرانەوەی بە ڕووی هەموو ناسدا فەلسەفە پشتوی چەندی هەیە بەڵێ ئەوی دیش پێمان دەڵێ لە ئیقرائەوە و خوێندن و خوێندنەوە و زانست و زانیاری دەمانگەێنێ بە نەسر و فتح کەواتە لێرە چیمان بۆ دەرکەوت ئەوەمان بۆ دەرکەوت خاڵێکی زۆر سەرەکی هەیە خوددا لە قورئاندا فەرمووی ئیذا جاء نصر الله والفتح باشە کە مادام بە واوی عەتفینی کرد کەواتە نەسر شتێکە و فتح شتێکی ترە مغایرە ئەم مغایرە ئێستاکە ئەتوانین یەک سەعات بەس باسی ئەم دوو شەیە بکەین بەڵام کات ڕێگەمان نادە با بە پەلە بڵێم نەسر و فتح لە خاڵێکە هاوبەشن کە بە مانای سەرکەوتن دێن بەڵام لە خاڵێکە جیا دەبنەوە زۆربەی کات نەسر لە قورئاندا زۆربەی کات ناڵێم هەموو کات زۆربەی کات لە قورئاندا نەسر بۆ بەشە مادیەکە هاتووە لە ڕووی مادیەوە لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی سەربازیەوە تۆ نەسر و سەرکەوتن بەدەست دێنی لە ڕووی جەستەیی لە ڕووی عەسکەری وانە بەڵام زۆربەی کات فتح لە ڕووی چیەوە هاتووە لە ڕووی معنەویەوە هاتووە لە ڕووی معنەوی لە ڕووی فکری کەواتە نمونەیەک پێ بڵێم نمونە ئەوەیە کاتێکە
تەماشای هەموو ژیاننامەی پێغەمبەر بکەی درودی خوای لەسەر یەک جار فەتحیان بەکارهێناوە بۆ فەتحی مەککە بۆچی بەس بە مەککە دەڵێن فەتحی مەککە یعنی هۆکارەکەی چییە لەبەر ئەوەی کە بەبێ شەڕ هاتوونەتەوە ناوی جا لێرە سەحابەکانیش لە ئاستی تێگەشتنیان لە پەیامی ئیسلام جیاوازن هەیانە زۆر تێگەشت و هەیانە ناوەڕاستە هەیانە کەمتر ئەو گومانی تێدا نییە ئیبن مەسعود دەڵێ ئێمە کەی چوینە مەکە ساڵی هەشتی کۆچی چۆن چوین بەبێ شەڕ چوین ئەڵێ ئەو کاتە کە سوورەتێک هات بە ناوی سوورەتی فتح لە قورئانە سوورەتی نەسر هەیە سورة النصر إذا جاء نصر الله سورة الفتح إنا فتحنا لك فتحا مبينا ابن مسعود قسيك جوان دكا بس صحابة كان دلي أنتم تعدون الفتح فتح مكة يوكا أما يتدخل النوازع ننسر كوتني إيما تشوين أو مكة ونحن نعد صلح الحديبية فتحا أو صلحي بيشي دو صال لمبروار كردمان لەگەڵ قوڕیشدا کە ئاشتی هەبێ و ئاشتی بەرقەرار بێ و 2 ساڵ ئاسانی خەڵک یەکتری بینی و بیر و بۆ چوونەکانیان لەگەڵ یەکاگۆ ئەو سڵحەیە کە خوددا ناوی ناوە فتح بە سەحابە دەڵێ ئێوە جەنگەکە بە فتحدانن کەواتە لێرۆش بۆ دەرەکەوێ مسلمانان کە دەچنە وڵاتێکی تر هەمووی فتح نییە هەڵەیە ئەوە ئەگەر صلح الحدەیبیە بیتن یان فتح مەککە بیتن هەرچی کێشەت ناودانینە بەڵێ کێشە هەرە مەزن توێ چەندێدایە وقتی فتح بود داگیرکردنی تتبکارینان و زوربل خلیفه فشتا وەکو گوتم ئەمەیە لەبەرەوە لە تەفسیری ئەلمەنار محەممەد ڕەشید ڕەضا دەڵێ پێغەمبەر دوودی خوای لەسەر بە حیاتی هجومی کەسی نەکردووە لە ماڵی خۆی بۆ خەڵک هێرشی کردۆتە سەری دیفاعی لە خۆی کردووە لەبەرەوە حربەکانی وابوو بەڵام ئەڵێ دواتر محەممەد ڕەشید ڕەضا تەفسیری مەنار سوورەتی تەوبە ثم كان القتال بعد ذلك من ضرورة الملك إدي بوبا مسألة يعني شون الله جاني سياسي وأخوازي أو شرانة دروس بوبه جاء لي روز ورقرنجا كواتم منو تو شون أزاني اشتيق نصر اشتيق فتحة بابيوريك يعني شون الله جاري وهي ألين لفلانة تاخ لفلانة شون ألين مزقفتك هاتا أفاك مزقفتك هاتا فاكرن بيه لبيني أفاكرن وفاكرن جوازي بكين يعني مزقوت بنيات نرى ئەوە مزگەوتەکە ئەوە بتەر لە ڕووی دینیەوە کەنیسەیەک بۆ مەسیحیەک شوێن پەرستگایەک بۆ ئێزدیەک لە هەمان کاتە مزگەوتێک بۆ مسلمانێک لە ڕووی مادیەوە کە بنیاتی دەنێ سەرکەوتنە چونکە شتێکی مادی ئەوە ئاواکردنە ئەوە بڵێ ئەو مزگەوتە هاتە ئاواکردن چی بوو بنیات نرا بەس ئەو مزگەوتە لە ڕووی پەیامی ئیسلامەوە خۆی و خەتیبەکەی و ئەو مزگەوتە چ دەبەخشێ بە خەڵک ڕەنگە 10 ساڵ بڕوە هیچ شتێکی ئیزافە نەکە ئەو کاتە ئەوە نهاتۆتە ڤەکرن فتح نییە چونکە نەیتوانی لە ڕووی معنەوی شتێک بگەێنێ ئەلێ ڕۆقسێ هاتی ئاواکردن بەڵام نەهاتیە ڤەکردن نەهاتیە ڤەکردن ئەوە زۆر ڕاستە کەواتە لێرەوەی ئەڵێن ئەو شوێنانەی کە مسلمان پێی گەیشتووە کاتی خۆی ئەگەر خەڵکەکەی جوان لە ئیسلام تێگەیشت بن ئەوە فتحە ئەگەر بەس مسلمان پێی گەیشت بێ و دەسەڵاتە سیاسیەکەی لادا بێ و بەڵام ئیسلام لەوێدا هەر لە دواکەوتنا بێ ئەوە فتح نەبووە بەس نەسر هەبووە بەس نەسر هەبووە لەبەر ئەوە مەسەلەن تەماشاکەی يعني ئێستا تۆ ئەفغانستان نمونەیەکی جوانی پێشکەشی دنیا نەکردووە يعني هیچمان شتێکی جوانمان لە ئەفغانستان نەدیوە وەکو نمونەیەکی جوانی حەزاری پێشکەوتن ئیسلامێکی ئینسانی نەماندیوە بەڵام خۆ هەموو 1990 ئەڵێن ئەمە قسەی من نییە ئیحسائیەکانی خۆیان دەڵێن 1999مان مسلمانە يعني ئەمە مانای چییە مانای وایە تالیبان لە 2001 پێشتر و ئەوانە ینی سەرکەوت نەسری بەدەستێنا بەس نەیتوانی فتحکە فکرەیەکی پێ نەبوو ئێستا سولحێکەکەن سەرەکەوێتەوە ئایا توانێت فتحکە مەبستن چییە لە ڕووی ئەفکار و گەیان سێریکە مالیزیا و ئەندەنۆسیا مالیزیا و ئەندەنۆسیا هیچ کات مسلمان بە چەک پێی نەگەیشتووە بەڵام نمونەیەکی جوانە پڕیا سەردەریەکە جوان گەشتیە بەڵام با پێشت بڵێم ئەو ڕێ سەرداریە باشە کە فکرە و فتحە نەک نەسرە ئەوە مارتن ڤان برۆیسن ماوە لە ژیانە مێژونووسێکی هۆڵندیە لە ژیانە ماوە مارتن ڤان برۆیسن دەڵێن ئەو دەڵێن ئیسلام گەیشتۆتە وڵاتێکی وەکو ئەندەنۆسیا لە ڕێگەی چۆن ئەڵێ فکر و فتحی فکری نەک عسکەری بەڵام هەڵێ کەس ناڵێ چێ بوون ئەوانە ئەمەیان کرد دەڵێەوە کورد بوون بەڵێ ئەگەر تو تەماشای سەرتانسەری جیهانی بکەیت قەدیم و هەتا ڤێگاڤێژی مامۆستا هەر دینێک ئایدۆلۆژیەکە دینی ببیتە سڵتە هیچ کات یعنی مرۆڤاتی نەپاراستیە بەلکو هەموو کات پێشێ لە مرۆڤاتیا کردی وەکو نمونێن سەردەمژی کە نەها ئەم بینین کە تورک بەرامبەر کورد ناوی دینی بچ شێواز و چەندین کەسێن دیتەرژی هەوی ئەمە قسەکەی ئێمەیە کەواتە عەرەب
لە دوای پێغەمبەر درود لە دوای خولەفای ڕاشیدین یعنی تقریبا ئیدی لە ئەمەویەکانەوە دەستیان کرد بەوەی کە بچنە وڵاتان لە کاتێکدا زۆرێک لە بیرمەندانی ئێستا دەڵێن ئێمە هەر شوێنێک بە چەک چوبێتنە سەری لە پێناوی وەڵەن چی بووە لە پێناوی لادانی دەسەڵاتە زاڵمەکەی بەڵام دوای ئەوە ئەو دەسەڵاتەش بەشێکیان زاڵم بوونەتەوە نەیانتوانیوە فکرە جوانەکەی ئیسلام بگەێنن کەواتە لە ئەمە ئێمە بەستم کەواتە ئیسلامی عەرەبی ئیسلامێکی دەسەڵاتیە ئیسلامی تورکی ئیسلامێکی دەسەڵاتی وەرە 600 ساڵی دەوڵەتی عوسمانی جگە لە مەسئلەی عەسکەری بزانە چه فکرەیەکی گەیاندووە فکرە وەکو ئیسلامێکی تەساموحی عالەمی بگرێ خەڵکی ترساندووە لە ئیسلام ئەمە خاڵی زۆر سەرەکیە بۆیە لە قورئاندا خوددا دەفەرمێ وهو الفتاح العليم يعني يكجا ناوي فتح لقرآن هاتو كناوي خدايا بلام ربطي كرة بعليم وتم مسألة فتح بيوست بمسألة علم وخالدو إسلام بلاغة بيغمبران كدين وما على الرسل إلا البلاغ المبين وانيا كواتا بيغمبران أو خوال بيغمبر يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك فإن لم تفعل فما بلغت رسالتك بيغمبر قسكيتو أو تكادرو دي خوال لسلا فرمي اللهم هل بلغت کەواتە بەلاغ بریتە لە گەیاندنی بیر و بۆچوون و فکرەکە ئێستا گۆڕاوە بەچی بە داعوە مەرحەلەیەکی متەئەخیرە لە بەلاغ بەلاغ ئەمر بە معروف و نەهی لە مونکەر سێشتی جیاوازن ئەگەر خەڵک موسڵمان بوو بێ پێرفێکت موسڵمان بوو بێ بشزانێ ئەو شتانی کە ئیکا پێچەوانەیە لەگەڵ ئیسلامدا لەوێتەوە ئەبێ ئەمر بە معروف و نەهی لە مونکەرکی بل ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة تتشبورته ئەمە مەرحەلەی یەکەمە تۆ ئەڵەن سەرەتا ئەگەبتوێ بەلاغێکت بۆ من هەبێ وانە بەلاغێکت هەیە بۆ حیزبەکان بۆ شوێنێکی تر بۆ من بۆ جیران بۆ دەرو دراوسێ لە پێشە بانگ هێشتمان دەکەی داوەتمان دەکەی بۆ ماڵی خۆت کۆمان دەکەیتەوە دوای تۆ چیمان پێ بڵێ وەڵا هیچ هەر بۆ داوەت و هەر ناخواردن و خوا حافیز ئەمەیە کە ئێستا خەڵک داوە دەکرێت بۆ ئیسلام بەڵام دوای بەلاغ ناکرێ یعنی چی پێ ئەوترێ ئەی هێنیتە ناوبازنەی ئیسلامەوە بەس هیچی تری پێناڵێ ئیسلام پەیامەکەی چییە کەواتە ئیسلام لە پەیامەوە بچووک بۆ چی پێڵێ ئێستاکە پێڵێن یعنی زۆر شتی بچووک ئەوە ئاوایە ئەوە وایە ئەو شتەوا لێ بکە ئەوە نابێ ئەوە وابێ یعنی سێرەکەی ئیسلام لە بەلاغێکی عالەمیەوە ورد هات بۆ مەسئلەی زۆر بچووک یعنی وای لێ هات لە لای دەسەڵاتدار لە لای دەسەڵاتە ئیسلامیەکان بەس بۆ بە مەسەلەی سیاسیەکە لە لای خەڵکی دیکە بەس بۆ بە فقه یعنی ئیسلام لە بەلاغەوە گۆڕا بۆ فقه لە فقیشا بۆ فقی عیبادات ئەوە بکەی جائزە ئەوە نابێ ئەوە بکەی نابێ دەست یعنی پەیامی ئیسلام لە نوێژە چەند گەورەیە نوێژ مەسەلەیەکی یەکجار گەورەیە کە پەیامە بۆ خۆی معانی واتایی زۆر تایە بەڵام هەموو مەشغوڵن بەچیەوە دەست چۆنە جوڵەنی دەست لە کوێ ئەگری چۆن دەست نوێژەشکێ چۆن ناشکێ یعنی ئەبانە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئەمە خاڵی زۆر سەرێکی خاڵی سێم بۆچی ئیسلام پەیامە ئینسانێکی لە دەستداوە مسلمانان چووکە دواکەوتون یەکێک ئەتوانێت پەیامی ئینسانی پێبێ ئەگەر پێشکەوێ ئەگەر دواکەوتو بێ ناتوانێت نمونەیەک پێ بڵێم خوا لە قورئاندا بە ئێمە فەرموێ ئێوە چ بڵێن قل يا أهل الكتاب ئێمە چۆن بە ئەهلی کتاب بڵێن وەرن ئێمە پەیامێکی ئینسانیمان پێیە بە پێیان بڵێن تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بەس مسلمانی ئەم سەردەمە چونکە پەیامە ئینسانێکی ئیسلامی پێ نەماوە هەر بە دوای خلافات دەگەڕێ لە کاتێکە ئەوایە لەگەڵ خەڵکی تر خاڵی هاوبەشی بدۆزیایە بۆچی هەست بەوە ناکات پەیامەکەی ئینسانیە و چونکە زەعیفە نمونەیەک پێ بڵێم ئێمە تەعالە بە کوردی بکەین بە کوردی ئەڵێن چی ئەڵێن گەورە وانە خۆی گەورە نا یعنی تعالە وەرە یعنی وەرە بە یەکێک ئەڵێ وەرە بە عەرەبی ئەڵێن تەعال بەس ئەوە هەڵەیە ئەگەر تۆ لەم ئەرزە وەستاوی منش هەر لەسەر ئەمەرزە هەردووکمان لەسەر یەک شارعیە سەر یەک شەقام وەستاوین تۆ بە من بڵێ تەعالە نابێت تۆ بە کوردی بە من ئەڵێ وەرە بەس تەعالە چێ دەیڵێ ئەگەر تۆ لە سەربان بووی ئەگەر تۆ لە شوێنێکی بەڵند بووی ئەو کات بە من دەڵێ تەعالە یعنی چی تۆ لە شوێنێکی بڵند وەستاوی بە من دەڵێ وەرە بۆ شوێنێکی بڵند کەواتە چی ئەتوانێت تەعالە بکە ئەو کەسێک کە خۆی لە شوێنێکی بڵند بێ ئومەتی ئیسلامی ئێستا چونکە خۆی لە شوێنە نزمەکەیە ناتوانێت ئەو پەیامە بگەێنێ لەبەرەوە بین پەیامی چۆن ئەڵێ ون بووە جا ئەمە بەستم لەمە ئەوە بوو هەمومان نەزانین پێغەمبەرێکی تر نایە تازە ئەیکاتە ئەو محەممەدە درودی خوای لەسەر بۆ هەموو ئینسانیەتە بەس ئەو محەممەدیان بچوو کردوێتەوە بۆ حیزبێک
بچووکیان کردوتەوە بۆ گروپێک بچووکیان کردوتەوە بۆ دەستەیەک لە کاتێکە هەموو زانایان دەڵێن دوو ئومەت هەیە ئەو ئومەتەی چوو بەدەم بانگەوازەکەی محەممەدەوە پێی دەوترێ ئومەتی محەممەد ئومەتی ئیجابە یعنی وەڵام دەرەوەی پەیامەکەی ئەوە داخل بوو ئەی ئێستا ئێستا 7 ملیار و نیو لە دنیا هەیە ملیار و نیوەکی مسلمان بوو بێ 6 ملیارەکەی تر ئومەتی چێە هەر ئومەتی محەممەدە بەس پێوترێ ئومەتی داعوە لەسەر ئەم ملیار و نیوە پێویستە ئەم پەیامە ئینسانی باوانی تر بگەێنن بەڵام لەبەر دواکەوتوی خۆیان ناتوانن بیگەین بەێ مامۆستا بەرز ئاخفتنی جنابێت ڕەوەسا دیارانی کە ئەف ژێکڤەبوونە مسلمانە و لاوازیا مسلمانە تشتێکی مستحدەثە و نوێیە بەڵێ ئەگەر تو سەحکە ڕەهەندین مێژووی ئەڤل دەستپێکە هاتنە ئیسلامێ پشتی وفاتا پیغمبری صلاف سر بن و حتی گشتی افرو مسلمان هر لاواز بوینه و هر جگو بوی بوینه و هر ناکوکین زور مزند گل ایک بوینه کواتا اوت شتکی نویه یانجی رهندین میجوی دیروکی هنه اینجا لێرە پرسیارەکەیە لاوازی ئیداری سەربازی دەوڵەتی جایە لە لاوازی معنەوی ینی ئێستا کورد 2700 ساڵە دەوڵەتی نییە کەواتە لە ڕووی نەسرەوە کورد نەسری نییە بەس کورد فەتحی هەیە چۆن هەموو پەیامەکانی خۆی و هەموو یادەوەریەکانی خۆی و هەموو بۆنەکانی خۆی و هەموو قسەکانی خۆی گەیاندووە و ئیشی لەسەر کردووە و عارفانی کورد ئیشی خۆیانیان کردووە دەوڵەتیشان نەبووە کەواتە بۆیە گوتم مەسئلە معنەویەکان زۆر پەیوەست نییە بە مەسەلە مادیەکانەوە مەبەستم ئەوە بۆ بڵێم بە درێژایی مێژوو مسلمانان سەرێکی سەردەمی عەباسیەکان سەردەمێکی زۆر گەش و گەشاوە بووە بۆ چونکە لە ڕووە مادیەکەش پێشکەوتوو بوونە ڕوویان هەیە بەڵێ ڕەخنەگرن ڤی بوارید بێژن ئەو سەردەمی عەباسیا کە پێشکەفتینە ئەوان تەرجەما فەلسەفا یونانی کرد وی سەردەمی دانی پێشکەفتن دەست پێ کرد و سەر هەلدا ئەمە خوب خود چ نەبوو ئەیقینا ئەوە مەسەلەکەمان بوو کەواتە پێیگوت کرانەوە بەڕووی ناسە کەواتە تێگەیشتن لە پەیامی ئیسلام کە بریتیە لەوەی شتی جوان لە لای خەڵکی دیکەش هەیە باوەری بگرین الحکمەت و ضالەة المؤمن باوەری کەواتە مامۆستا ئەم بچینە سەر خودێ گەلێ کورد گەلێ کورد چی کریە بوو کلتورکردنا مرۆڤایەتی و چەمکی مرۆڤاتی و تێگەشتن ئەلڤی بۆرەی تێگەشتە مرۆڤایەتیەکان زیاتر لە لای کورد و فارس و هند و ئۆردو و تورک و ئەتوانم تا ڕادێک ئەوها بڵێن بۆ لەبەرچی عەرەب کە ئیسلامی گەیاندووە خۆی لە دەسەڵاتە بووە عەرەب کە ئیسلامی گەیاندووە خەلیفە هاتووە دوای خەلیفەکانیش کە کەسێک ئیسلام گەشت بێتە کوردستان کەسێکیشان لێرە داناوە لەو کەسانەی کە هاتوون ئیداری ئێرە بکە کەواتە هەمیشە لە ڕووی دەسەڵاتە سیاسیەکە لە ڕووی دەسەڵاتە سیاسیەکە ئەو شوێنانەی کە ئیسلامی پێگەیشتووە عەرەب بووە کەسەکە لە ڕووی زمانەوە عەرەب بووە ماوەتەوە سەر ئەوەی کە کوردەکە خۆی لە ئەنجامدا کاتێک کە ئەو عەرەب بووە کوردەکە چی کردووە زانە هەموو مەفاهیمە ئینسانیەکان لای کوردەکەیە حتا ڕوخانی ڕژێم کە من ئەو تەمەنە لە ناوێ ژیاوم بزانە لە سەردەمی ڕژێمیشە دەسەڵات لە عێراقا چییە دەسەڵاتێکە عەرەبە لە هەمان کاتیشدا ئیسلامە دینەکەی دینی ئیسلامە وەختی ئەو چیە کرد هەموو شتەکانی کە سەلاح دینی کرد بە عەرەب دینی کرد بە عەرەب خەیڕڵات تەلفاحی گوت هەموو شتێکی عەرەبە ئێمە یەکشتمان بەدەستەوە مابوو ئێمەی کورد یەک قسەمانە کرد هەرمان گوت خوا فەرمێ وەجەعەلناکم شعوبا وقەبائل لتعارفوا ئەوە خزمەتی ئێمەی دەکرد یعنی ئەو پەیامە ئینسانیەکەی ئیسلامە بەڵێ گریمان ئەگەر تورکێک یان فورسێک یان کوردێک جێ عەرەبە بانە هەمان تش دووبارە نەتکرد کە هەموو تشتی خۆتی کەلی دینی بکرد بەڕاستەکەی تورکیش بوو کردی تورک 600 ساڵ حکمی کرد ئەویش وای کرد ئەو دەسەڵاتەکەی خۆی حتا زمانەکەی خۆی فەرز کرد حتا زمانەکەی خۆی فارسیش دەسەڵاتی بوو ئەلێرە قسەکە هەیە کە من گوتم شێوە دەسەڵاتێکی کورد بەچی ئەزانی ئینسانیە کورد پێشی ئەوەی دەسەڵاتی هەبێ ئیسلامێکی ئینسانی پیادا کرد کە دەسەڵاتیش هەیە ئێستاکە 8 ئاین و 5 زمانی لێرە بەرقەرار کردووە وایە ئێستا دێمە سەری کەواتە مەبەستم ئەوە بوو ینی عەرەب کە باسی فەزلی عەرەبیە کرد ئیسلامی عەرەبەکان ئێمە مانگوت خوا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ئەچوینەوە ئەو باسەمانە هێنا بۆ چونکە ئەو باسە باسێکە کە باسی چۆن ئەڵێ ڕووی ئینسانی ئیسلام دەرەخە ئێمە ئەمانگوت كلكم من آدم وآدم من تراب ئێمە ئەمانگوت لا فضل لعربين على عجمين إلا بالتقوى بەڵێ گەلێک کەس وێ چەندی بخاڵەکە لاواز بوو گەلێک کورد زەڤڕین کەمە نەکاریە مەفای ئیسلامی وەربگرین کردمان ئێستا بۆت باسەکەم جامە بەستم لە خاڵێکە بڕوانە 1970 یعنی 1970 یعنی زیاتر لە 100 ساڵ لە ئێستا ژمارەیەکی غەزەتا یعنی ڕۆژنامەی کورد تەعاون و تەرەقی لە ئەستەمبول کە ژمارەیەکی لە 1970 لە مانگی 12 بڵاو دەکرێتەوە
لەسەری نووسراوە ینی صاحبی ئیمتیازەکەی سلێمانیەلی تەوفیق ینی تۆفیقی سلێمانی ینی پیرەمێرد پیرەمێرد بۆ لەگەڵ بەدیع زەمان سەعیدی کوردی ئەو غەزەتەیان دەرکردووە لەو غەزەتەیە لە ئیفتیداحەکەیە ئەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی میلیەت یعنی کورد وەکو کورد میلیەتی خۆی هەیە بەمانە ئەو شێ جاران نەجاتینەتەوە بوو دوو ئیسلامیەت کە دینەکەمانە سێ ئینسانیەت جا لەوەیە خاڵێکی زۆر جوانی تێڵێ بخزمەتە عقلی ئینسانیەتی خۆ نیشانی دنیا بدەن یعنی ئێمە بێت چی بکەین ئەبێ چۆن ئینسانیەتی کورد یعنی مە داوامان لێکە بەدیع زەمان سەعیدی کوردی لە ژمارەیەکی ئەو ڕۆژنامە لە ئیفتیداحەکەی دەڵێ ئێمە چۆن ئەتوانین ئینسانیەتی کورد نیشانی هەموو دنیا بدەین بە خزمەتە عقلی یعنی ئەبێ لە ڕووی عقلیەوە لە ڕووی علمە بۆی ئەڵێ وەسیەتە پاشی آخر وەسیەتی لە کۆتایی مەقالەکەیە چ دەڵێ خوێندن دوای ئەڵێ دەست هەفگرتن یەکگرتن و ئیتیحاد بمعنە جەمەبەستمەوە بوو لە خاڵی ئەو مەسئلەی ئینسانیەتەکەوە کورد هیچ کاتێک ئەوەی فەرامۆش نەکردووە لەگەڵ ئەوەی زوڵمی نەتەوەی لێکرێ بەڵام کورد هەر ئینسانیت قسەیەکی تر بۆ کۆم تازە یعنی حیفم پێدێ هەموو دنیا تەمسیل و درامایان دەرکرد لەسەر داعش کە زۆر دوورن لە داعش و داعش شەڕەکەی لەسەر ئێمە و لای ئێمە بوو وەنیە ئەم قوربانی بووین ئەوە سێرەکەی لە ڕۆژئاوا و لە باشوور لەم دوو پارچەی کوردستانە ئێمە شەڕی داعشمان کردووە لەبەرەوە کاتی خۆی کە کارل لیڤین سەناتۆری ویلایەتی مەشیگان لە مانگی 2014 هەر جەنابی سەرۆکی بینی ئەو دوو قسەی کرد و جەنابی سەرۆکیش دوو قسەی کرد ئەوەی سەرۆک گوتی جەنابی سەرۆک گوتی ئێمە بەنیابەت لە هەموو جیهانی ئازاد ئێمە شەڕی داعش دەکەین ئەوە جیهانی ئازاد شەڕی داعش بکە ئێمە لێرە لە بری هەموو ئەو جیهانە ئازادە شەڕی داعش دەکەین ئێمە کە ئەو شەڕە دەکەین بۆ پاراستنی بەها ئینسانیەکانە جا ئەو بوو کارل لیڤین لە مانگی 2014 چی گوتی ئەم پێکەوە ژیانەی لە کوردستانە دەیبینم ئەم شێوە تێگەشتنە لە ئاین کە لێرە دەبینم ئەم پێکەوە ژیانەی کە لێرە هەیە نەیگوت یعنی وەکوتی فەریدە یونیک یعنی فەرید یعنی دەگمەنە جا مەبەستم لەم خاڵە ئەوە بوو کە بەڕاستی ئێمە جەنگێکی پاکمان کرد ئێمە اغتسابی کەسمان نەکرد ئێمە کەسمان وەکوڵێ ئەسیرمان نەکوشت ئێمە نان و ئاوماندا ئێستش تا ئەم ساتە وەختا ئەبینی 800,000 لە ژن و مناڵی داعش لە ڕۆژاوە هەر لە لای کورد پارێزراوە لێرە هەر لە لای کورد پارێزراوە خۆشیان نایەنەوێتەوە ئێمە مەسەلەن وەکو بڵێ ئەو خەڵکەی کە ئاوارە بوو 1,800,000 و 2 ملیۆن هەر کەوتەوە لە لای ئێمە و ئێستش لە لای ئێمە و ئێستش بگرە هەندێکیان هەردێنەوە بۆ ئێرە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئیسلامی کوردی ئیسلامێکی ئینسانیە ئیسلامی کوردی ئیسلامێکی ئینسانیە توانای گەیاندنی ئەم پەیامەی هەیە بەس عەرەب لە ئەنجامی شکستەکانی خۆیدا ئیسلامی لە بەلاغی ئینسانی عالەمی گۆڕی بۆ فقهێکی بچووک بۆ حاڵەتێکی بچووک لە فقهی عیبادات و لەشتی زۆر ساک دەبێژن مامۆستا بەڕێز کە ئیسلام وەسیلەیە هاتیە خزمەتە مرۆڤاتیە بکەتن بەڵێ ئەم وەک کورد بووینە خزمەتکارن ئیسلامێ ئەرێ ئەوە بەروواژیەکە زۆر خراپ نییە بوومە ئەگەر کورتیژی بێت نا ئەتوانی شتێکی بەنوعێکی تر بڵێ چونکە ئێمە کاتێکە تەماشای مەلای جزیری و تەماشای چۆن دەڵێ ئەحمەدی خانی و تەماشای مەحوی و نالی و بێسارانی و ئیدی بڕۆ بەم شێوازە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و علادینی سەجادی و مەلای گەورە و وەرە هەموو ئەمانەی هەموو جا دەیژمێرم هەموو ئەمانە تەماشا بکە سوودیان لە ئیسلام وەرگرتووە ئەوان تێگەشتنی کوردانەیان داوە بە ئیسلام ئەگەر ئێمە ئەوە ئیلغا بکەینەوە هیچ شتێکی ترمان لە سەردەمی ئیسلامدا نامێن بینە سەر ڕۆلێ سیاست و سیاستمەداران چییە ئەلسەرچەمکێ مرۆڤاتیە ئانکووان چشین دەستێک هەیە و دوێتن چ ئاستێک دابیتن سەبارەت بچن ئاین پەیامێکی ئینسانیە کەواتە ئەو ئاینە ئەگەر ئیسلام بوو ئەگەر مەسیحی بوو ئەگەر جوو بوو ئەگەر بوزی بوو ئەگەر ئیتر هەر ئاینێکی دیکە کە مجا ئەژمێرین یعنی ئەم ئاینانە ئەبێ پەیامێکی ئینسانیان پێبێ دوجار بەشێکی زۆر لە سیاسەتمەدارانی دنیاش هەڵگری یا پەیڕەوکاری یەکێک لەو ئاینانن یعنی لە ڕووی سیاسەتەوە تۆ تەماشای سەردەمی بەلەوەختە تو بێ ژێوان ئەدیانانە دوێتن ئەبێت پەیامێکی ئینسانی هەبیت کەواتە گومان هەیە کە نییە بەڵێ بەچی بەوەی کەوا بە درێژایی مێژوو ئەو خەڵکی کە پەیامە ئیسلامیەکەی هەڵگرتووە بە ناوی ئیسلام و غەدری لێ کردوین ئەو کەسەی کەوا پەیامێکی مەسەلەن بۆ نمونە ئیسلامی هەڵگرتووە تورک بووە تا ئێستاش غەدری لێ کردوین ئەوەی فارس بووە تا ئێستاش ناڵێ بە زمانی خۆت بخوێنی ئەوەی کە چۆن دەڵێ هندۆسە ئەوە تا خۆ نمونەی ئێستاش هەیە وانە ئەبینی مزگەوتێکی پێ زۆرە یعنی پەلاماری مزگەوتێکەدا
لەو شوێنی کە مسلمانتیای کەمینەیە لە هەمان کاتیشدا لەو شوێنی مسلمان ڕەنگە زۆری نەبێ کڵێسایەکیان پێ قبول نییە و داعش و ئەوانش هەموو ئەو پەرزگایانی ئادیانەکانی تریان تەقاندەوە کاتێکە دەسەڵاتیان هەبوو کەواتە لێرە گرفتێکەیە ینی کاتێکە ئایندار دەبێ بە کەسێکی سیاسی دوو جار غەدرەکە ئەو کاتە ئاینەکەش بەکاردێنێ لە ڕووی سیاسیەوە غەدری پێکە جامە هەمومان دیوە ئەو نەتەوە سەردەستانە یعنی هەمیشە دەڵێم نەتەوە سەردەستەکان کاتی ئاینیان هەبووە تەماشای بوزیەکان بکە کە دەسەڵاتیان هەبوو مەسەلەن لە میانمار چیان لە مسلمان کرد بە هەمان شێوە ینی تەماشاکەی لە تورکەکانی سەردەمی مەسەلەن عوسمانی و چیان لە ئەرمەنەکان کرد مانە هەمووی بەڵگەن ئیتر سەدام حوسێن بە ناوی ئەنفالۆچی لە ئێمە کرد مەبەستم تەماشای ئەم حاڵەتانەکە دەرکەوت ئەوەی یعنی فەیلسوف کانت ئەیگوت سیاست لە دەماغە سیاست ئیشی دەماغە بەڵام ئەخلاق ئیشی دڵە کەوای لێ بۆ قسەکە چی سەلمان قسەکە سەلماندی کە خەریکە سیاست و ئەخلاق جیابنەوە ئەو کەسەی کە دڵی نەرم بێ و ئینسانیەتی تێدا بێ خەریکە پێ بڵێنەوە کابراایەکی سیاسی نییە و لێی نازانێ و هەندێک قسەی خراپتریش ڕەنگە ئەمەژەدا کانتی مامۆستا من پەرتوکێک بەردەست بوو متخان شەوێدی سەبارەت ئینسانیەتت گوت ئینسانیەت هێتە ناساندن ئەخلاق و ڕەوشتی ئەنگوە گەر مرۆڤی ئەخلاق و ڕەوشت نەبیت بلە بانگەشە ئینسانیەتی نەکەتن ڕاستە کەواتە بەبێەوەی ئاگامان لە یەک بێ ئیشارەتمان بە خاڵێک کرد جەد بڕوانە جەنگی یەکەمی جیهان تەواو بێ خۆ ئەوانەی براون لە جەنگەکە یا بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە نین خۆ بە دڵنیایی ئەوانە هەڵگری باگراوندی ئاینی مەسیحین ینی بەلای کەمیشەوە ینی بەلای کەمیشەوە وەکو کەلتور وانە بەڵام ئیتر لە بیریان ینی لە بیری خۆیان ێبنەوە کە کورد بۆچی ینی غەدری لێ بکرێ بۆ کورد بکرێ بە چوار پارچەوە بۆ نمونە ئەلێرە بۆ دەرەکەوێ ئەو پەیامەی کە پەیامی مەسیحە و پەیامی ئینسانیەتە پەیامی ژیان دۆستیە بە جوانی ڕەنگی نەداوەتەوە لە لای سەرانی بەریتانیا و فەڕەنسا بۆ نمونەکە باسی جەنگی یەکەمی جیهانەکە وەرە چلو حەوت و ئەوانە مەسەلەن ینی مە لە مانجی ئازارەکە قساکەین قازی مەحەمەد و چوار ئەفسەرەکە و لە سێدارە دانیان لە پای چی ئەمە لە پای ئەوەی کە دەسەڵاتی ئەوسای ئێران دەسەڵاتی هەیە و ئیدی لەم پەیامە کە حتمما لە لای دەسەڵاتداری ئەوسای ئێرانیش ئیسلام هەبووە لە لای ئەو کەسە وەکو باگراوندێک کەلتورێک ئیمان و ئیسلام هەبووە بەس چۆن یعنی ئەبێ ئەم کار ئەنجامدا بۆچی گەلێک یعنی داوای بۆچی ئەبێ بە سزای لە سێدارەدان بێ وەرۆ بۆ ساڵی 75 خۆ هێنری کیسنجەر بە ئاین جووە خۆ کەلتورێکی جووی لەلایە خۆی مە دەزانین جوو پەیامی موسایە زانین پەیامی موسا پەیامی ڕزگاریە ئەسەن موسا پەیامێکە بە کەڵکی ئێمە دێ بۆ ڕزگارکردنی نەتەوەیی بەڵام هێنری کیسنجەر ئەڵێ من جەمعیەتی خەیریمدا نەناوە ئەمە هەموو ئەو نسکۆیەمان پێکا لە 75 کەواتە باگراوندە ئاینەکانی ئەم سیاست مەدارانە نەیتوانیوە پەیامە ئینسانیەکانیان بێنێتەوە بیر 88 ئەنفال خەتۆس ئاەتێک سوورەتێک لە قورئان دێنی سەدام حوسێن بەکاری دێنی و خەڵک کیمیابارانەکەی 1970,000 کەس لە نێو دەبێ ئەمانە هەمووی چییە؟ ئەمە هەمووی جاوەرە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی کۆمەلگەی نێودەوڵەتی ئێستا بە فەڕەنسا و بە بەریتانیا و بە ئەمریکا و بە رووسیا بە چین مانە هەمووی خاوەن باگراوندێکی ئاینین خۆ ئەو ئەنفالی لە ئێمە کراوە هێشتا بە جەرائیمی دژ بە ئینسانیەت ئەخرێکێک لە شتەکانەوە نی الجەرائیم ضد الئینسانیە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی هێشتا بەوە حساب نەکراوە بۆمان ئەتر ئەمە مانەی وایە باگراوندە ئاینیەکە لە چۆی ئینسانیەتەکەیە ئەمانە مەسەلەیەکی زۆر گرنگن لەبەرەوە ئینسان لەم سەردەمە تووشی جۆرێک لە ناومێدی ئینسانی بووە ئینسان خەریکە بۆچی یعنی جۆرێک ئەوەی ئاگامان لێیە خەڵک ڕوو لە خەڵک زۆر نابێ لە خۆمانەوە بڵێن بەڵام ینی حاڵەت هەیە خەڵک ڕوو لە ئیلحادەکە لە داخی چی لە داخی ئەوەی کە ئەزانێ ئاینەکان پەیامیان ئینسانیە بەس ڕەنگ ناداتەوە لە لای سیاسیەکان ڕەنگ ناداتەوە لە لای سیاسەکان ئەوجا دەبینی خەڵک تووشی چی بووە تۆڵەسەنەوە تۆڵبەسەن و تۆڵەسەنەوە لەوە سەرچاوی گرتووە کە عەدالەت نییە مافەکانی بۆ یاساکانی دنیا یاسایەکی عادل نییە بۆ هەمومان وەکو یەک داڕژرابێ کە هەموو یاسایەک دەزانی باگراوندێکی ئاینی هەیە ئەو باگراوندە ئاینی ئەمڕۆ لە دنیادا وڵاتە ئیسلامیەکان دەریکەن باگراوندێکی ئیسلامی هەیە ئەمریکا دەریکە باگراوندێکی مەسیحی هەیە بەریتانیا هەروە ئەوان بە بەو شێوازانە ئەبینی ئەو جۆرە ناعەدالەتی واکە کە گەلان تووشی جۆرێک لێ ئەزبن تووشی حاڵەتێک بن کە خۆیان بێن هەتا لە ڕووی ئیعلامی یعنی سێرەکەی زۆر شوێن لە ڕووی ستەم و ستەمکاری زوڵمی لێکرێ بەڵام فۆکەسی ناخرێتە سەر باس ناکرێ گرفتەکانی زۆربەی گەلانی چەساوە باس ناکرێ ئەوە سیاسەتە بەڵام لە پشتی سیاسەتەکەش باگراوندێکی ئاینی هەیە کەواتە ئەو باگراوندە ئاینیە ئینسانیە ئیش ناکە ئیش ناتوانانی بڵێ بە تەواوەتی ئیشەکە لەبەرەوە ئەمە پێمانە لە ڕاستیە کە نمونەیەکی ترت پێ بڵێم یعنی ڕۆژە جیهانیەکان بەهۆی ئەم بەرنامانەوە
لە ساڵی 92 خەریکی بەرنامەم هەتا ئێستا یعنی ساڵ نەبووە ڕۆژە جیهانیەکان بەسەر نەکەمەوە سێری ڕۆژە جیهانیەکانی دنیاکەم ڕۆژی جیهانی دیموکراسی ڕۆژی جیهانی زمانی دایک ڕۆژی جیهانی ئەوە ڕۆژی هەموو هەیە وەرە ڕۆژێکی جیهانیم بە وڵێ هی کورد بێ ئەی باشە نەتەوە یەکگرتووەکە تۆ لە ساڵی نازۆبرێتەوە بوو کەم ترخەم یەخودی کوردی من نمونەیەکت پێڵێ ئێمە لە مانگی شوباتە وانە بوو بەسمان ئاماژەیەکمان کرد لە باسی ڕاکردن لە بەرپرسیارەتی باسی چیمان کرد باسی زمانی دایکمان کرد باشە گەلێک وەکو گەلی کورد وەکو گەلی کورد 50 میلیۆن 40 میلیۆن کاکە کەمتر بڵێ 30 میلیۆن ئەوە قەیناک باش نییە ئێ باشە ئەم 40 میلیۆنە لە 4 پارچەی کوردستان و زیاتر لە دنیادا نایەڵن بە زمانی خۆی بخوێنێ باشە ئەمە نابووایە ئێمە ببووینایە بە ڕۆژی جیهانی زمانی دایک کاتی ئەو ڕۆژی لە ساڵی 74 لە مانگی نیسانە تۆ زانکۆیەکمان هەیە بردومانەتە قەڵات زێ کاتێک کە سەدام بە ساڕوخ لی دەدا و بە ناپاڵم لی دەدا و ئەو ڕۆژەمان بۆچی UN ڕۆژی بردومانکردنی زانکۆی سلێمانی لە قەڵات زێ بۆچی ئەو ڕۆژت نەکرد بە ڕۆژی زمانی دایک ئەو هەموو زانکۆیە تیاچ و ئەو هەموو قوتابی خوێندکارە دێت چووەکە ئەڵێ وەڵا بەنگلادیش لە پاکستان جیابەوە چەند قوتابیەک لە ڕۆژی 21 شوبات ساڵی 52 داوای زمانی بەنگالی خۆیانیان کرد تقریباً 10-15 کەسێک لە بەنگالیەکان کوژران لەبەرەوە UN ئەو ڕۆژەی کرد بە ڕۆژی جیهانی زمانی دایک خۆ منەزانم یەک ئینسان بکوژرە ناخۆشە خەفەتە گرفتە تاوانەوە نییە بەس سێریکە لە هەر شوێنێکی دنیا شتێک ڕوویدابێ ڕووداوێک ڕوویداوە لە بینی دوو کەسا ڕوویداوە کردویانتە ڕۆژی جیهانی فڵانەشت هەرچی شت هەیە ڕۆژێکی جیهانیان بەم کوردە ڕەوانە بینەوە نەورۆزمان هەبوو نەورۆز نەتەوە یەکگرتوەکان بە ناخێری جانێزێن چی لێ کرد کردی بە ڕۆژی چوزانم بەهار کردی بە ڕۆژێک کردی بە ڕۆژێکی جیهانی بۆ گەلانێک لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئێخۆ من دەزانم نەورۆز کەلتوری گەلانێکە لە هندستان و ئەفغانستان و تا ئەڵمانیا دەڕوا دەزانم بەڵام نەورۆزی کورد پەیوەستکردنی بە دەوڵەتی مادوو میدیا تایبەتمەندی خۆی هەیە ئەوەشی لێ سندینەوە هەموو ساڵێکیش ڕئیسی ئەمریکا پیرۆزبایی لە سەرۆکی ئێران دەکا بە بۆنەی نەورۆزەوە چونکە اعتراف بە کورد ناکەن وەکو دەوڵەت بێگومان ئەچن بۆ لای دەوڵەتێکی تر چیان کرۆ بە خاوەنی ئێرانیان کرۆ بە خاوەنی ئەمە هەمووی چییە ئەوەی ئەم کارە دەکا باگراوندێکی ئاینی هەیە کەواتە پەیامی ئینسانی مەسیحیەت پەیامی ئینسانی موسا سەلامی خوای لەسەر پەیامی ئینسانی ئیسلام پەیامی ئینسانی لە نێو ئاینەکاندا ئیش ناکە ئێستاکە آخر ئاخفتنێک کە مامۆستا بێژن پەیاما هەمی ئەدیانە بۆ خودێ تاک مرۆڤانە کە ڕەوشت و ئەخلاق و ئاکارەوی ڕێک پێخیتن و پەیوەندیاوی دروست بکرد گەل خودای مەزن ئەگەر دین هاتت ناوەندên سیاسیدا دێ دین ئەف شکلە لێ دەرچیت وەکو vێگافکە ئەم بینین ئەوە ڕاستە دین ئەبێ بە سیاسی نەکەی بەمعنە هەر لەگەڵ ئەوەی یعنی بەمانەیە چی بەمانەی بە سیاسیکردنی دین هەڵەیە بە سیاسیکردنی سەردەم هەیە کە دین نەهات بیتە سیاسیکردن ئەوە گرفتەکە لێرەیە تۆ گرفتت نییە ئەگەر کەسی سیاستمەدار ئایندارە دوشتی جیاواز هەیە دوشتی جیاواز هەیە یعنی سیاستمەدارێکی مسلمان عیبی چییە سیاستمەدارێکی مەسیحی عیبی چییە کەلتوری خۆیەتی و ئاینی خۆیەتی باسەکە لەوەیە دین کە ئەڵێ بە سیاسی مەکە یعنی بۆ غەڕەزێکی جگە لە خۆی بۆ غەڕەزێکی نائینسانی بەکاری مەهێنە کە بەداخەوە هەر بەکار هاتووە كوتف بيناسا علمانيتي كدويشتن فصل الدين عن الدولة بيناسا كمقبولة؟ لا أمام أزاين شون أبي تشاكيتوا أما بس يك درودريج توم بيتو بس يك سي شوار تفسيري دي كي هي جاكر نوي دين لكومالجا جاكر نوي دين لدولة جاكر نوي دين لإدارة أما هموي مصطلحاتي ترى بس بيموا سر أم باسا دور بدور ركوموا باسم لشيا باسم لويه أين كان بيامي شيء إنسانيا بيه أيننا إنساني ما نية أي خيره ئاینداری نائینسانیمان هەیە ئەوە چیە ئەوە نیشانەیەکی پرسیارە خاتە سەر تێگەشتنی ئەو جۆرە کەسە بەێت هەمان دەمدا نیشانە پرسیارێ و سەرسامبوونێژی ناکەویتە سەر خودی ئەدیانەکان کە بۆچی نەکاریە کارتیکردنی ئاینزانیت خۆ بکەن نەخێر لەبەر ئەوەی چۆن ئاین هەرە و ئاینەیە هەمیشە گوتومە ئاینەکە بەریئە ئاینەکە تێکستەکانی خۆی تێکستەکان بەریئە دەڵێن تێکستەکان قسە ناکەن ئاحەزەکە ئێستا قورئانێک لێرە دائنێ یەک سەعات دانیشین بە دیاری و قسە ناکە چێ قساکە من دێم ئەیکەمەوە ئەڵێم بسم الله الرحمن الرحیم ئاەتێکت بۆ خوێنمەوە هەتا ئەوێش من خوێندمەوە هەر قسەی خوددایە کە دەستم کرد بە تەفسیرکردنی ئەوە قسەی منە کەواتە هەمیشە دەڵێن ئاینێک قورئانێک مامۆستا مەلا عەبدولکەریم دروستەکە هەرو قورئانش بەدەستی داعشەوەیە کەواتە خەتای قورئانەکە نییە کەواتە چەندێک کە
سروشت دینان وەکو قوڕەکە سیناعیە تە چاوت وێ دێوەسا دروستکەی بە مانایەکی تر خوددا دەقی بێلایەنی جوانی چاکی پێبەخشیوین لە ڕێگەی پێغەمبەرانەوە ئەوە مرۆڤەکانن کە هەڵە بەکاری دێنن یا بەش بەکاری دێنین هەمیشە دەڵێن قەیرانی دەق مرۆڤ دروستی دەکا بۆ چونکە تۆ وەکو گوتم دەقی مامەلەکەت ئەیمانوکم لە بەردەستی داعشە اختصابکردنی خەڵکە ژنانە دەقی مامەلەکەت ئەیمانوکم لە بەردەستی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز بوو بەسەریا چووت ئەوە سەردەمێکە و چوو کەواتە ئەف مجارانەها ئەم بەحثکەین کە ئێک مرۆڤاتی و ئێک چارەنویس ئەم چاوە ئاراستەی نفشێن داهاتی بکەین یەت نەتەوێ خو وەکو کورد بە پلەی یەکەم بە پلەی یەکەم پێویستیمان بەلادان و سڕینەوە و لێرە بێوا بڵێم گوتاری کەرب و کین بەمەعنا ڕق و قین لادانی وتاری کەربووکین و لادانی وتاری ڕقوقین زۆر مەسلەیەکی سەرەکیە بۆ ئەوەی هەموو ئاینێک ئینسانیەتی خۆی پیشاندە ئەو تا بینی ینی سەرەتا من بینیم ینی کە ینی ورد هەنگاو لە دوای هەنگاو بۆمان دەرەکەوێت کە کۆمەڵگا بیر لەم بابەتە دەکاتەوە بیر لەمە دەکاتەوە شتێک ناوی ئاین بێ ناوی ئاینی لێنرا وتمان دوو سیفەتی مشتەرەک و هاوبەشی تێئەکەوێت یەکەم ئیمان بە خودای تاک دوو ئیمان بە ڕۆژی دوایی مادام ڕۆژی دوایی سزا و پاداشتەیە کەواتە هەبێ هەموو ئاینێک و عمل ساڵحیژی گەلدانی بەدڵنیایی مەبەستم ئەوە بوو کە ئەم دوانە چیمان پێڵێ ئەم دوانە هەنمانەدا بۆ عملی ساڵح کەواتە لە پای ئەوەدا پێویستمە بۆیە چاکە بکەین جا مەبەستم ئەوە بوو کاتی ئەمە ئاین بێ کەواتە لە هەر شوێنێک بە ناوی ئاینەوە کەربووکینت بینی و ڕقوقینت بینی ئەو ئاین نییە ئەو کەسە خۆیەتی ئەوە ناخی دڵێتی ئەوە قینی دڵی خۆیەتی شەڕی خۆی لەپا ئەوە شەڕ بۆ دین ناکە شەڕ بە دینەکە زۆرمان هەیە شەڕ بە دینەکە شەڕ بۆ دین ناکە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە جا لێرەوە هەر کەست بینی لە پاڵ ئاینە جۆن بە خەڵکەدا گوایە دیفاع لە ئاینەکە مادەم دیفاع لە ئاینەکە بەچی دیفاع لە ئاینەکە بە جۆندان بە خەڵک ئەو پێچەوانی پەیامی پێغەمبەر کە پێغەمبەر فەرمووی لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء اینجا با بۆ خۆی هەر چی ئەڵێ با بڵێ ئەو کاتە کە دڵی خۆش بوو هەر باوەڕدارێک دڵی خۆش بوو بە ئازاری خەڵکی دی ئەوە باوەڕداری ڕاستەقینە نییە چونکە ئینسانیەتی تێنامێنێ تۆ ئەبێت لەگەڵ هەموو ئینسانێکە باش بی هەر کاتێک بوو بەمایی ئەوەی کە سومعەت و چۆن ئەڵێ ئاینی دیکە لە کەدار بکە ئەوە ئینسانیەتی تیانە بچونکە هەموو کەسێک ئەبێتەوە بتپەرستیش بێ خوددا فەرمووی ولا تسبوا الذين يدعون من دون الله ئەو خەڵکەی بتەپەرستێ و هەر شتێکی دیکە دەپەرستێ جوێنی پێم مەدە ئەکەمە قسەی خوددایە قورئانە کەواتە هەموو جوێندەران هەموو ئەوانەی پێیان خۆشە خەڵکی تر بچەوسێتەوە هەموو ئەوانەی پێیان خۆشە خەڵک لە ناخۆشیدا بێ لەم پەیامە تێنەگەشتون کە ئاین پەیامی ئینسانیەتە خاڵی ئەمە چیمان بۆ بەچی ئەتوانین ئەمە بکەین بەمە ئەتوانین ئەوە بکەین کە خوددا فەرمووی إن الله يفصل بينهم يوم القيامة ئەم شتانە بەجێ بێڵی بۆ ڕۆژی قیامەت نەڵێ ئەوە وای کرد ئەوانە هەموو بۆ قیامەت بەجێ بێ بەڵێ نەها مامۆستاگەر سعکەینە هەرێما کوردستانیژی ڕەنگە مامۆستای ئاینیژی هەبیتن و ئەخفتنین زۆر زەبر و نەخۆش ئاراستەی خەڵکێکی بکەت بۆ نمونە خەڵکێکی بناف بێت حاشەی بنێرە بەرز ئەبحیز و بێغیرەت و فلان بەلایگەر تو بچیلوی بپرسی ئایا بوچیوان ئەخفتنانەتکەی ڕەنگە مەبەستاوی دلسوزیاوی بیتن دلپاکیاوی بیتن بەرامبەر ئیسلامی و کە خەمخوری خەڵکێکیە بەڵێ زانایان گوتویانە إن الله لا يقبل من الأعمال إلا ما كان أخلصه وأصوبه يعني دو مرج هي بو كردوي چاك يكي كان خالص بي لبيناوي خوا كنية إمنا يزانين وكتوتر على نية موايا الصواب آية أو الصوابة بيغمبر كاري واي كردوها بيغمبر أو شتي جالبر أو نموني كتو قلت من بويا باسيناكم أو نمونانا لكوي 6000 زاناي آيني هميشه لكردستانا يكو دو سي و چوار أو بجميرة يكو دو سي و چوار أم بزمان ينو ئەوتر نییە لە 4000 خەتیب یەک و دوو سێ و چوار لەبەرەوە جێی باسکردن نییە خاڵی دووەمەوەیە خوتبەی جومعە بۆ نمونە بیکەم بە نمونە لە ڕووی ئینسانیەتەوە لە زۆر بەرنامەی تری شاوتومە بەس بەهۆی کۆرۆناوە کاتی هاتۆ جارێتر دووبارەیکەمەوە ئەموت خوتبەی جومعە کە دوو خوتبەیە دایما دەڵێن بە خوتبە دووەمەکەڵن خوتبە عەرەبیەکە چونکە ئیسلام کە هاتووە بۆ ئەم شوێنانەی غەیری عەرەب بوونە ئیسلام دەسەڵاتی هەبووە ئیسلام لەوێ بووە خوتبەی یەکەم بە زمانی ئەو گەلە بۆ خوتبەی دووەم ئەبێ ئەمیری ئەو شوێنە لێی تێبگا بە عەرەبی بووە بەڵێ بڕخێکی ئەمێت بژین ئیسلام بوو سڵتێنیە و ڕخێکی ژی ئەمێت بژینێ کە ئیسلام سڵتە بوو لێرێ
ئەرێڤە چ دگەهینیتن مسلمان سڵتە بووە مسلمان بۆ کەسی کە بەخۆی تۆ مسلمان سڵتە بووە بەم معنایە ئێستا کە تۆ لە هەرێمی کوردستان دەسەڵاتداری ئێخۆ ئاینی زۆرینەش مسلمانە خۆ زۆرینەی زۆری وەزیرەکانیشمان وانێ مسلمانە لەگەڵ هەندێک لە پێکاتەکان ئەمە لێرە ڕەنگەداتەوە مەبەستی من چی بوو مەبەستم ئەو بوو بە زۆر مامۆستای ئاینی وتووە وتومە ئەو خوتبەی کە نووسراوەتەوە لەو سەردەمانە سەردەمی دنیا دارالحەرب و دارالئیسلام بووە ئەو لە داری حرب و ئەمرا داری ئیسلام هەموو دوعاکانیان بۆ خۆیان کردو ئەو کاتە چونکە ئەو کات بیریان لەوە نەبووە کە دنیا یەک پارچەیە و نەخۆشیەک لەو سەری دنیاش بۆ ئەم سەری دنیا دێ بۆ نمونە ئێستش جۆت لێبێ لە دوعاکانە ئێستش جۆت لێبێ لە دوعاکان اللهم ادفع عنا الوباء والغلاء والمحن وسوء الفتن ما ظهر منها وما بطن عن بلادنا وعن بلاد المسلمين ئێخۆ کۆڕۆنا لەیچی ئەمان لە دەروی ئەم بازنێ هاتووە هەموو شتمانی وێران کردووە گەل لێە مەبەستم چی بوو مەبەستم ئەمە بوو کە ئەم دوعایە دوعای سەردەمی شەڕە بەشێک لە دوعاکانی ناو خوتبەی دووەم هی سەردەمی کۆنی 600 700 800 ساڵ لەمەوبەرە کاتێک کە دەوڵەتی مسلمانان لەگەڵ خەڵکی ترا شەڕی بووە ئەم دوعایانە ئاوا کراوە ئێ باشە غەلا لە هەر شوێنێکی هەر لە وڵاتی مسلمان نییە غەلا ئەگەر لەو سەری دنیاش بێ ئەگەر خوانەکە دنیا باران نەبارێ و گەنم نەبێ هەمومان تووشە بین کەواتە بێت دوعا بکەی بۆ هەمووی ئینسانیەت چونکە تۆ پێغەمبەرەکەت ڕەحمەتەن للعالەمینە خوداکەت رب العالمینە پەیامەکە بۆ عالەمینە هەمووشمان لە یەک زەویدا دەژین کە پێی دەوترێ گۆی زەوی کەواتە دەبێ لە ئیبراهیمەوە فێربی خدا ئیبراهیمیشی فێر کرد ئیبراهیم سەلامی خوای لەسەر ئەویش هەروای گوت پێشتر وتی رب اجعل هذا البلد آمنة خدا ئەم وڵاتە ئارام کە وارزق أهله من الثمرات خەڵکەکەشی ڕزق بدە و ڕۆزی بدە من آمن منهم بالله واليوم الآخر رزق و ڕۆزی ئەوانە بدە کە بڕوایان بە خدا و بە ڕۆژی دوایی هەیە خدا فەرمووی قال يعني ئاەتەکەیە تەکمیلەی ئاەتەکە قال ومن كفر خدا فەرمووی نە هەر ئەوەی بڕوای بە من و بە ڕۆژی دوایی هەیە ئەوانەی کە کافریشن ئەی ئەخر کافرن چیان لێکەی فأمتعوا قليلا ئەو دوای لە قیامەتە سزاکەی خۆی وەرەگرێت کە بڕۆی بە خوددا نێنەوە بەڵام لە دنیا دوعای وا مەکە بڵێ خوددایە ڕزق و ڕۆزی ئەوانە بدە کەس کە بڕوایم بە تۆ بە قیامەت هەیە خدا فەرمووی قالە ومن کەفەر ئەوە سێری تەفسیرەکان بکە دەڵێن ئەوە قسەی خوددایە خدا دەڵێ ئەی ئیبراهیم ئەوانەش کە کافرن ڕزقی ئەوانەش هەر دەدەم خاڵی سێم و کۆتاییم ئەوەیە کە مەسەلەیەکی زۆر گرنگە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر ئینەما بوعیت لأتمم مكارم الأخلاق کەواتە خەڵک بێ ئەخلاق نییە خەڵک پێشتر ئەخلاقی هەبووە پێغەمبەریش درودی خوای لەسەر دێت تەکمیلەی دەکا و زیادی دەکا نەک خەڵکی ئێمە بێ ئەو ئیسلامە لە ئینسانیەت دا بماڵێ ئەو نەختە ئەخلاقی خۆشمان هەیە لای بە ئێترەوە بەڕاستی کارەسەت دەستێتت خۆش مامۆستای بەڕێز سوور سپاس بووان ئاخفتنین پڕ جوان و زێڕین هەر ساخ و سەلامەت بی بینەرین بەڕێز هەر ساخ و سەلامەت بن سپاس بۆ هەفکارین بەڕێژی کە لە ژۆرە کۆنتڕۆلی ئەدگەل مەبوون و زۆر سپاس ببینە بخێر وشە